ولا ما تنسى ولا اسمع ولا بخوا خدای من نەبوو من کەوتمەوە پلانە پیسە بەخوا هیچ هەڵەیوەری تێدا نییە. باشە پێویست ناکات وەرە با بڕۆینە بڕۆ با بچینە ژووری هەموو شتێکت نابێ وەرە با بڕۆینە ژوورەوە. ئاخر چیم لێ دەکەن؟ هیچ شتێکت لێ ناکەین بۆ ناکرسی. بڕۆ مەترسێ بڕۆ بەجێیکە بڕۆ دەی وەرە خوشکەکەم وەرە دانشە مەترسێ دانشە. بەخوا من ئینسانێکی خراپ نیم. دەزانێت خوا لێم گەڕم دانشە جۆ لە قسان بگرە. پێویست ناکات بترسی هەموو شتێک پلانی خۆمان بوو. بەڵێ پلانی چی؟ هاوسەرەکەم هەموو شتێکی تۆی بۆ باس کردو. ئەوە هاوسەرتە؟ بەڵێ ئەمن هاوسەریمە. اینجا ئێستا تۆمان هێناوە بۆ ئێرە بۆی بتێنینەوە سەر ڕێگای ڕاست. ڕێگەی ڕاست؟ باشە پێم بڵێ ناوت چیە؟ ناو ڤیانە. ڤیانگە تۆ هاوسەرت هەیە؟ هاوسەر 100 نەفرەت لە خۆ هێتا ئێستا لێی جا نەبوومەتەوە بەس بەناو هاوسەرە. بۆچی؟ لەبرەوەی کە هاوسەرەکەم قومارچییە هەرچی پارە پێیا دەکا لە قومار سەرفیەکە و هەمیشەش بە دوای ئافرەتانەوەیە. منی لەبیر کردووە. ڤیان جۆ بدێ خوشکەکەم ئەمە زۆر باشە زانی ئەو کەسانی ئەتویان بەکاری نایە چێنە. نەنا نەکەی بەکە خێز نۆچمە بەستە چیشە تویان بەکاری نایە مەترسێ بەس ئەمن زەڕوڕە لە پێناوی ئەتوی ڕزگارکەم لە وەزایی بگەڕمەوە سەر ڕێگای ڕاست ئامادەم واز لە پۆستەکەی خۆشم بینم و لەگەڵ کەسانێک دەبێ قسە بکەم. نەنە تکایە لەبەر منێکی بێ ئابڕۆ کارە مەکە. من هەموو شتێک لە پێناوی تۆ دەکەم بەس وعدم پێ بدە نەگەڕێتەوە سەر ئەو ڕێگای وانیا؟ بەڵام لەبەر کەسێکی وەک من بێ ئابڕوو بۆ چێو کارەکەی واز لە پلۆپایای خۆت مێنت خوا. نەخێر من هەموو شتێک لە پێناوی تۆ دەکەم هیچ غەمت دەبێت. ئەلو باشی مامۆستا زۆر سوپاس کا خەتا خۆ کاتکە گونجاوە ها کاتی من کاتی جەنابتە فەرموو ئەمرکە هەر بژی سوپاست دەکەم بابەتێکی حەزم کرد لەگە جەنابەت باسی بکەم. فەرموو لە خزمەتتدام. ئەوەی ڕاستی بی لە فەرمانگەکەمان کوتلەیەکەیە هەرچی کاری قیزەوەن هەیە دیکەن بەرتی وەردەگرن ویستم لەگە جەنابەت ئەو بابەتە باس بکەم. بەتاخەوە چما کاری واشەیە من ئاگادار نیمە جار گوێم لێ دەبی دەڵێن ئەو فەرمانگەیە چەند کەسێک کوتلەیەکیان دروست کردیە بەڵام هەتا جەنابەت باس نەکرد باوەڕم نەکرد لیژنەیەک دروست دەکەم بە دۆداچنی بۆ دەکەم. قوربان واز لە لیژنە و لیژنەکاری بیدە ئەم بڕیاری خۆمدایەوە ئیسقالەی خۆم تەقدیم دەکەم واز لە پۆستەکەی خۆشم لێنە. کا خەتا ئەو شوێنە بە تۆ جوانە بە پەلە بڕیار مەدا چۆرۆ بڕیارە دەدێ قوربان جارێ پەلە مەکە. نا قوربان نا ئەو کوتلەیە زۆر خەتەرن ئەو ڕۆخەریک بوو تووشی کارێکی زۆر قێزەوەنم کەن هەر خودا ڕەحمی کرد. کا خەتاب هیچ شتێک بە پەلە پەل ناکرێتن تۆ تۆزێک سەبر بگرە هەموو شتێک چارەسەر دەبی. سەبر بڕوات هەبی هیچ ئارامیەکم نەما قوربان سبێنە ئیسقالەکەم تەقدیم دەکەم تکات لێ دەکەم ڕازی بە ناشتی وا نابێ کا خەتاب تۆ وەرە دادەنیشین ئەو کاتی ئەگەر بەدڵن نەبوو ئیستیقالەی خۆت تەقدیم بکە. قوربان وەچی پێم گوتی بڕیاری خۆمدایە ئیشاڵە بەیانیش یەکتر دەبینینەوە و زیاتر قسە لەسەر مۆزوع دەکەین باشە؟ باش خوشکەکەم خۆ ئاگا لێ بوو لە پێناوی تو وازم لە پۆستەکەی خۆشم هێنا. ئەخر لەبەرچی لە پێناوی چێو کارە باشە بۆ من دەکەی؟ بۆ بەڕاستی تا من ئەو کارە دەکەم لە پێناوی ئەو خوایەی. باوەڕ ناکەم منێکی بێ ئابڕۆ بگەڕێمەوە سەر ڕێگای ڕاست. ئێستا خەڵک هەر بە چاو پیسەکەی جارە سێرم دەکەن و تەما هەمتێک دەکەن بەڵام تۆ وەکو فریشتەیەک هاتیتە سەر ڕێگاکەی من و منت ڕزگار کرد.
جۆم لەمە بگرە زۆر باش جۆ لەمەڕە بگرە قەت مەگیری و جۆش بە قسەی خەڵک مەدا ئەمە زۆر کەسی خراپترمان لە تو دیتیە زۆر لە تو خراپتر ئێستا ماشەڵڵایان لێبی باشترین کەسی نا ئەو کۆمەلگایەنە ئەوزت چ هەوڵیش دەدەم پیاوەکەشت بینمە سەر ڕێگەی ڕاست مێردەکەم زۆر کە لە ڕق و دڵڕەقا قەت ناتە سەر ڕێگای ڕاست نا خوشکەکە ئەوەندە ڕەشبین بەبا بڕواتەبی زۆر کەسی کەمان خراپتر دیتێ لە پیاوەکەت ئێستا کەش زۆر کەسی باشی ناو کۆمەلگانە یاڵا جێ بە قسەی خەچی مەدا ڤیانگیان خەمت نەبێت لەمڕۆ بەدواوە من تۆوەکەم بە خوشکی خۆم بەڵام ئەبێ بەڵێنم پێ بدەیت کە بیتەوە سەر ڕێگای ڕاست و ڕابردوو لەبیر بکەیت بەڵێن بێت